هەرچەندە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەوڵی زۆر دراوە بۆ گەڕانەوە هەبوونی یاسای بودجە، بەڵام حکومەتی هەرێم لە دوای 2014ەوە بە پاساوی قەیرانی دارایی و شەڕی داعش ناردنی پرۆژە یاسای بودجەی بۆ پەرلەمان ڕاگرتووە. ئەوەش گرفتی گەورەی لە هەرێم دروست کردووە. و کاتێک یاسای بودجەمان نەبێت ناتوانرێت پلانی دارایی دابنرێ، پلانێک بۆ ئەوەی گەشە بە ئابووری هەرێم بدرێ و چۆن داهاتەکان سەرچاوەکان دابەشە کرێ. ئێمە نازانین، یعنی کاتێ یاسای بودجە نییە چۆن پلانی گەشەپێدانی ئابووری هەرێم یان گەشەپێدانی هەرێم دائەنرێ و لایەنی بڵێن موچەش کە چۆن دابینەکرێت. ئەمانە هەمووی ماوەتەوە بە وەکو جارجار بوتەبێژی حکوومەت باسێکە لەوە زیاتر نییە، شتێک بەڵگەیەک نییە لە بەردەسا چۆن موچە دابەشەکرێت، چۆن بەشی وەبەرهێنان دائەنرێت، چۆن سەرچاوەکان دابەشەکرێ، بە پێی ناوچە جوگرافیەکان بە چی دابەشەکرێ. ئەمانە تا ئێستا لە 2014ەوە بە ناڕوونی ماوەتەوە. پار بە ئێمە وترا کە با بڵێن ئەو بودجێ ئاماداکرێەوە چێ بۆ پەرلەمان، پێراریش هەمان شت بوو. ئەم ساڵیش هەمان، ئەم ساڵ بەنیاز نین ئیتر چاوەڕێ بکەین. زانیمان گەیشتینە مانگی 12 و یاسای بودجە نەنێردرا بۆ پەرلەمان، ئەوسا ئێمە سکاڵا تۆمارەکەین. بەهۆی نەبوونی یاسای بودجە کە لایەنێکی گەورە دروست بووە لە سێکتەرەکانی خزمەتگوزاری و پرۆژەکان، لە هەمان کاتدا دەوترێت دەرگای بۆ گەندەڵی کردوتەوە و دەستەی دەستپاکی و پەرلەمانیش نازانن داهات و خەرجی چەندە. پێشتر پاساوی هەرێم کورتێنانی بودجە بوو کە عێراق پارە نانێرێت، بەڵام ئابووریناسان دەڵێن هەرێم خۆی دەتوانێت یاسای سربەخۆی بودجێ هەبێت. ئەگەر حکومەتێک بیانۆکەی ئەوە بێ قەیرانێکی ئابووری هەیە، یا شەڕ هەیە، یا داعش هەیە، یا نەخۆشی مەسەلەن بڵێن هەجرە خۆشی بکە یا کارەساتێکی مرۆیی ڕابێ لە وڵاتە، ئەتوانێت حکومەت ئەگەر بەرنامەی باشی هەبێت بەدیلی هەبێ بۆ بودجە بۆ ئەوەی ئەو قەیرانانە تێپەڕێنە. بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە هیچ هەنگاوی لە هەنگاوانە بنێت. ڕێکخراوی کیدۆ و بەشێک لە ئابووریناسان دەڵێن ئەگەر بۆ ئەم ساڵ حکومەت پرۆژە یاسای بودجەی نەبێت، سکاڵای یاسایی لەسەر تۆمار دەکەن. بۆ 3 ساڵ دەچێت بەڵێنی ناردنی پرۆژەکە دەدەن و دەستی دەکەن، لە کاتێکدا دەبێت پرۆژە یاسای بودجە لە ناوەڕاستی ساڵەوە ئامادە بکرێت. بەڵام ئەوە دیسانەوە مانگی دێ و هێشتا هیچ ئامادەکاریەک نەکراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.